لێرە ئەمە بە شێوەیەکی زۆر گەورە و مفەسڵ باسێکە کە چۆن پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام مەدرسەیەکی عەسکەری بووە لەو سەردەمە تەبعاً و ئێستاش ئەبینین زۆر لەو پلانانە کە وەکو حەسەن تورکمانی بەعسی سووری قایدێکی عەسکەری بەعسی سووریە کە باز لە قیادەی پێغەمبەر کاتو عەلەیهی سڵات وسەلام و لە شێوازی خوتە دانانەکان کە ئەڵێ ئێستاش لەسەر هەمان شێوەی خوتە قابلی ئەوەیە کە عەسکەریەکان بەکاری بێنەوە. شتێکی زۆر زۆر سەیرە کە باوەڕ پێ نەکراوە نەرویج جەیشی نەرویجی هەتا ئێستا اعتیمادی لەسەر مەدرسەی عەسکەری ئیسلامی، یعنی شتێکی زۆر سەیر من خۆم کە بیستم تەبعاً لە محامێکە و متەرجمەکەی پێم سەیر و کە شتێکی وتی بەڵێ وایەوە هەر نەرویجیش نییە، وتی زۆرینەی وڵاتان لە عالەمە ئەم مەدرسە عەسکەریەی کە لە زمانی پێغەمبەرەوە هاتووە عەلەیهی سڵاو وسەلام هەر ناوی مەدرسەی عەسکەری ئیسلامیشە هەرواشەی خوێنن نەشیان گۆڕیوە.